بەڵێ پرسی ئاوارەکان پرسێکی گەرمە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا. هەرێمی کوردستان دەڵێ ئێمە هیچ کەسێک بە زۆرەملێ نانێرینەوە و دەرگامان کراوەیە واڵایە وەک ئەوەی کە ئێستا ئاوارەکان و پەنابەران هەرێمی کوردستانیان کردووە بەلانکەیەکی ئارام بۆ خۆیان. بەڵام حکوومەتی عێراقی داوا دەکات کە ئاوار و پەنابەرەکان بگەڕێنەوانێ بۆ سەر ناوچەکانیان و ماڵ و حاڵ و زێدی خۆیان. بەڵام چۆن بگەڕێنەوە، بە چ ڕێگایەک بگەڕێنەوە، چیان بۆ دابین کراوە، ئەو ئاسایش و ئارامی کە خۆیان دەڵێن پێویستمانە ئایا بۆیان دابین کراوە؟ شرۆڤەی ئەم پرسە دەکەین بە میوانداری بەڕێز مستەفا دلێمی شرۆڤەکاری سیاسی کە بەڕێزیان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز دلێمی بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. چۆن دەڕوانە پرسی ئاوارەکان لە نێوان مانەوە و گەڕانەوەیان بە زۆرەملێ؟ خوێندنەوەی تۆ چییە؟ بسم الله الرحمن الرحیم تحیاتی لحضرتك. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24. زۆر سوپاس بۆ ئێوە بەر هەموو شتێک بابەتی ئاوارەکان و بابەتی کۆچکردن بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەوانەی لە باشوور و ناوەڕاستی عێراق ئاوارەی هەرێمی کوردستان بوون. ئەمە هەڵوێستێکی ڕوونە. ئێمە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر خەڵکی خۆیان لە خود خەڵکی ئێمە عێراق لە باشوور و ناوەڕاستەکان چ هەڵوێستێک بۆەوە چۆن لە خۆی گرتوون و چۆن پێشوازی لێکردن لەسەر ئاستی حکومی و لەسەر ئاستی خەڵکی شواتە وەکو خەڵکی هەرێمی کوردستان کە پێشوازیەکیان لێکردوون بە تایبەتی لە هەولێری پایتەخت. گرنگی پێدانێکی زۆر گەورە هەبووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان، پێشوازیەکی زۆر باشە بووە. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە دەرگاکانی کردوێتەوە چ لەسەر ئاستی کەمپەکان بێت چ لەسەر ئاستی ژیان لە نێو شارەکان بێت. بەڵام ئەوەی بەڕاستی ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا ئێمە بیستومانە کە خەڵک حکوومەتی عێراق دەیەوێت بگەڕێن ئاوارەکان بگەڕنەوە، بەڵام بەر لەوە دەبێت تۆ زەمینە سازی بکەیت بۆ خەڵک بگەڕنەوە شار و گوندەکانی و بەر لەوەش پێویستە خەملاندن و مەزندا بێت بۆ ژمارەی ئەو ئاوارانی لە هەرێمی کوردستانن، چونکە زۆر خێزان هەن لە هەرێمی کوردستان بە یەکجاری گیرساونەتەوە وەکو کارکردن، ژیانکردن، وەکو بژێ و پەیداکردن لە هەرێمی کوردستان حەساونەتەوە. ئەوە ماوەی 9 ساڵ 10 ساڵە ئەم خەڵکە لە هەرێمی کوردستان دەژین، لە هەرێمی کوردستان ژیان دەکەن و بوونەتە بەشێک لەو کۆمەلگای ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. بۆیە بەر لە هەموو شتێک پێویستە حکوومەتی بەغدا، حکوومەتی فیدرالی کەش و هەوایەک و میکانیزمێکی گونجاو و دابین بکات بۆ ئەوەی ئاوارەکان بگەڕێنێتەوە، نەک بە زۆرم لێ. پێویستە ئەمە بە شێوەیەکی خۆویستانە بێت. ئەوەی دەیەوێت بگەڕێتەوە ناوچەکانی بگەڕێتەوە، ئەوەی نایەوێت ناکرێت بە زۆرم لێ. بەڵام پرسیارە ئەوە گرنگەکە ئەوەیە هەندێک ناوچە هەنگ قەدەغەیە خەڵک بگەڕێتەوە ئەو ناوچانە، ڕێگە نادرێت خەڵک بگەڕێتەوە نێو خاو و خێزانی خۆیان. کەواتە ئەگەر حکوومەتی بەغدا دەیەوێت بگەڕێنەوە باشە بچن بۆ کوێ؟ لە سەیتەرەکان دەیانهێڵنەوە وەکو لە بزێبزوو ئەو ناوچانە لەوێ دەیانهێرنەوە و بە پارە ڕێگە بە خەڵک دەدەن. خەڵکانێک کە ڕێگەیان پێ نادرێ بچنەوە شوێنی خۆیان. دووەم ئەوەیە کە تۆ دەڵێ بگەڕێنەوە شارەکانیان. پرسیارێکی گرنگ هەیە، ئایا تۆ نەخۆشخانە، خانوو، ناوەندی با بڵێن پۆلیس دابین کردووە؟ بەڕێز دلێمی، کەواتە تۆ ئەتەوێ بڵێ دۆخی ئێستای عێراق لە ڕووی کەرتی تەندروستیەوە، پەروەردەوە، ئاسایشەوە، ئارامیەوە، تەواوی سێکتەرەکان لەبار نییە بۆی کە ئاوار و پەنابەرەکان بگەڕێنەوە؟ بەدڵنیاییەوە ئێمە بەر لە هەموو شتێک پێویستە کە شوهەیەکی گونجاو بۆ گەڕانەوە دابین بکەین. لە ڕووی سەقامگیری، ئاسایش، کارکردن، هەموو شتێک پێویستە بەو شێوە. لە هەرێمی کوردستان هەموو شتێک سەقامگیرە. ئێمە لە نێو خەڵکی خۆمان دەژین لە هەرێمی کوردستان. تێبینی ئەوەمان کردێ سەقامگیری و ئەمنێکی زۆر باشێ. تۆ دەتەوێت بگەڕێنیتەوە ناوچەی خۆم، کەواتە پێویستە تۆ هەمان شتی لە هەرێمی کوردستان بۆ من دابین کراوە، لەوێ بۆ من دابینی بکەین. من هاوڵاتێکی عێراقیم بەر لە هەموو شتێک. من مافی خۆم ئەو ناوچەی دەستنیشان بکەم کە لێ دەژیم. من هەرێمی کوردستانم هەڵبژاردووە، دەمەوێت لە هەرێمی کوردستان بژیم، بژێویم لێرە هەیە، ڕسکی خۆم پەیدا دەکەم، بۆ منداڵەکانم خوێندنی باش هەیە، تەندروستێکی باش هەیە، کارتی تەندروستی باشە، کەواتە من مافی خۆمە بڕیار بدەم لە هەرێمی کوردستان بژیم. هیچ کەسێک ناتوانێت من ناچار بکەم. من خەڵکانێکی زۆر دەناسم مڵکی خۆیان لەو ناوچانە فرۆشتووە و لە هەرێمی کوردستان مڵکیان کڕیوە و دانەوێت لێرە بژیت. کەواتە تۆ هاتووی لێرە قوتابخانەکانت هەڵوەشاندوتەوە لە کاتێکدا دەبێ ئەم کارە لە هەم پارێزگاکان بکەیت. بۆ چتەنیا لە هەرێمی کوردستان ئەم شتە دەکەیت. مەگەر تۆ ناڵیت هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، کەواتە چۆن کارەکەی چۆن دەبینیت کە
زیاتر داوا لەوانە دەکرێت کە لە هەرێمی کوردستاندان بگەڕێنەوانێ ئایا حکوومەتی عێراقی بۆ ئەوەنە ڕژدە لەسەر گەڕانەوەی ئاوارەکان لە هەرێمی کوردستان؟ ئەم دۆسیە لە دەرەوە کاری لەسەر دەکرێت واتە بۆ ئەوەیە بە دنیای دەرەوە بڵێن ئاوارە نەماوە پەنابەر نەماوە هەموو خەڵک هاتۆتە ناوچەکانی خۆیان و واوێ نای دەکەن لە نەتەوەی یەکگرتوەکان بەوەی کە کەمپەکان کەسی ئاواری تێدا نەما و هەموو خەڵک گەڕاونەتەوە و ئەوەی دەگوترێت ئەوان وانیشاندن کە درۆیە بەڵام ڕاستیەکە شتێکی دیکەیە لە جۆرە سەخەر و ئەوانەی لە نزیکەی باسە 19 ناوچە هەیە لە عێراقدا بەو شێوەیە تۆ ئەم خەڵکە بەرەوکوێ دەبیت وەکو گوتم چیان لێ دەکەیت گۆڕانکاری دیموگرافی دەکەیت و دایانخەیتە پارێزگایەکی دیکە و پارێزگایەک بەتاڵ دەکەیتەوە لە خەڵکی خۆی ئێمە تەنیا ئەمە تێدەگەین ئەمە وەرگێڕانی هەڵسوکەوتەکانی حکوومەتی عێراقیە تۆ پێویستە ژنگەیەکی باش فراهەم بکەیت من بچمەوە ناوچەکەی خۆم بۆ کوێ بچم لەکوێ بژیم 5 میلیۆن دەدەیتە من 2 میلیۆن و 3 میلیۆن بۆ ئەوەی خانووی پێ دروست بکەین پێویستە حکوومەت ئێمە ژینگەیەکی گونجاو لە ڕووی تەندروستی لە ڕووی کارەبا ئاو ئاسایش بەوەی کە بەیانی دوو بەیانی گروپە چەکدارەکان و میلیشیاکان نێن دەستگیرن بکەن بمڕفێن بکوژنن و شتی دیکە بکەن بەڕاستی ئەمە خاڵی زۆر گرنگن حکوومەت دەبێت بەرپرسیارەتی هەڵبگرێت ئێمە تێبینەوەمان کردو تا ئێستا حکوومەت لەو ئاستەدانیە ئەو بەرپرسیارەتی هەڵبگرێت من لە کوی قسەکانی تۆ ئەوە تێگەیشتم داواکاریتان هەیە بۆی کە ژیانێکی تەندروست بژین لە عێراقدا بەڵام ئەتوێ بڵێ پرسەکە بە سیاسی کراوە لە عێراق بۆیە داوەتان لێکرێ بگەڕێنەوە؟ من ئەم شتە ناشارمەوە هەندێک لایەنی سونیشان بازرگانی بە بابەتی ئاوارەکانەوە دەکەن و بابەتی سەرمایەکی زۆر زلوزە بەلاف بەم دۆسیەوە دەکەن بەڵام ئێستا لەدەست حکوومەتی بەغدایە بۆچیە بۆ ئەوەیە وێنەیە پیشانی دنیای دەرەوە بدەن و بڵێن ئاوارە لە عێراقدا نەماوە و کەمپەکان داخراون نە لە هەرێمی کوردستان و لە هیچ شوێنێکی دیکە لەسەر ئاستی سەرۆک وەزیران وەزیری ناوخۆ هەوڵیاندا بستنە ناوچەی زۆرۆ سەخەر نەیانتوانی بەڕاستی بستنە ئەو ناوچەیە و سەرۆک وەزیران مامەڵەی کردو بۆ ئەوەی وەزیر بچێتە ئەو شوێنە و ئەمە چۆنە بەڕاستی هەندێک ناوچە هەن کە ڕێگە بە خەڵکەکە نادەن کە زەوی باڵێن خاڵی و بەتاڵن پێویستە پارە بدەن بۆ ئەوەی ڕێگەم دەمستنەوە ناوچەکانی خۆیان کاتە تۆ چۆن ئاسایش بۆ من دابین دەکەیت حکوومەت ناتوانێت یەک چێشتخانە خواردنگەیەک لە بەغدا پارێزێت کەواتە چۆن هاوڵاتیەک دەپارێزێت چۆن گوند و شارێک دەپارێزێت ئەمە هەموو خەڵکە چۆن دەپارێزێت حکوومەت بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە لە بەردەم گەڕانەوەتان؟ بە پێچەوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لەو کاتەوەی کە ئاوارەی هەرێمی کوردستان بووین بەرپرسیارەتی ئاوارەکانی هەرگرتووە ئاسایش سەقامگیری ژیانێکی شایستە بینیمان دامەزراوەکانی وەکو ڕێکخراوی خێرخوازی بارزانی بەشێکی زۆری ئەو خەرجی هاوڵاتیانی لەخۆگرتەوە ئاوارەکان مەبەستە لە کاتێکدا وەزارەتی کۆچبەران نەیتوانی هیچ شتێک بۆ ئاوارەکان بەردەست بکات هیچی لەو شتانە بەردەست نەکرد کە حکوومەتی هەرێم بەردەستی کردو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو ئاوارەکان و لەسەر ئاستی سیاسی و کۆمەڵایەتی نمونەیەکی ڕاستەقینەی دیموکراتی و کاری سیاسیە. بەڕێز مستەفا دلێمی شرۆڤەکاری سیاسی سوپاس دەکەم کە ئامادە بووی. دەستخۆش.